إن الحمد لله نحمده ونستعينه ونستهدي ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إيمان داران، سلام و رحمة و مهرباني خدای پروردگار برژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگەڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. ئیسلام فێری ئەوەمان دەکات کە ئینسان لە بەرامبەر خوای پەروەردگاردا ئینسانێکی دڵساف بێت، ئینسانێکی خاوەن ئیخلاص بێت، ئینسانێکی چاکەکار و ڕاست بێت، و هەروەها لە بەرامبەر خەڵکیشدا بەگشتی لە بەرامبەر کۆمەلگادا ئینسانێکی ڕاست و دادپەروەر و چاکەکار بێت، ئینسانێکی دڵساف و بێگەرد بێت. واتە ئیسلامەتی بریتیە لەوە کە ئینسان لەگەڵ خوای پەروەردگاردا چاک بێت و لەگەڵ کۆمەلگا و لەگەڵ خەڵکیشدا بەگشتی چاک بێ و هەروەها چاکەکار بێت. بۆیە بە کورتی دەڵێن دینداری دڵسۆزیە. دڵسۆزی سیفەتی پێغەمبەرانە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. خوای پەروەردگار لە باسی سیفەتی پێغەمبەران هەر لە نوحەوە تا کۆتایی بۆمان باز دەکات. دەربارەی نوح دەفەرمێت: نوح بەگەلەکەی دەڵێت ئوبەلیغوکم ریسالاتی ڕەبی، ئەی گەلەکەم، ئەی قەومەکەم، پەیامی پەروەردگارتان پێدەگێنم، و ئەنسەح لەکم، و هەروەها لە بەرامبەریشتاندا لە گەیاندنی ئەو پەیامە خواییەدا دڵسۆزم بەرامبەرتان خێر و چاکەی ئێوەم دەوێت، دەمەوێت ئێوە بەختەوەری دنیا و قیامەت بن. واتە دڵسۆزی سیفەتی پێغەمبەرانە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. لە فەرمایشتێکی صەحیحدا کە تەمیمی داری بۆمان دەگەڕێتەوە، پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان باز دەکات و دەفەرمێت: ئەلا ئین الدین النەصیحە. پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ جار ئەو دەستەواژەیە دووبارە دەکاتەوە. دەفەرمێ: ئەلا ئین الدین النەصیحە، ئەلا ئین الدین النەصیحە، بۆ ئەوەی سەرنجی ئێمە ڕابکێشێت، بۆ ئەوەی ئێمە بزانین کە ئەو بابەتەیە ناوەڕۆکی ئەو فەرمایشتە، داخوازی ئەو فەرمایشتە زۆر گرنگە بۆ ئێمە. سێ جار پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئاگادار بن خەڵکینە بە تەکید و بەڕاستی دینداری بریتیە لە دڵسۆزی. ئەلا بە ئەداتی تەنبیه ئاگادارمان دەکاتەوە. ئیننا کە بۆ تەکیدە، بە تەکید و بەڕاستی خەڵکینە موسڵمانان بزانن کە دینداری تەواو بریتیە لە دڵسۆزی. هاوڵان گوتیان: ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم، لیمەن یا رسول الله، ئایا بۆ کێ دڵسۆز بین؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: قال لله، یەکەمین شت دڵسۆز بی بۆ خوای پەروەردگار و بەرامبەر خوای پەروەردگار. دووەمینیان فەرمووی: وەلیکیتابیه، بۆ کتابی خوای پەروەردگار. وەلیڕەسوولیه، سێم بێ و پێغەمبەری خوای گەورە. ولئئمة المسلمين، بۆ کاربەدەستی مسلمانان دڵسۆز بی. پێنجەمیان پێغەمبەر فەرمووی: وعامەتیهم، واتە بەرامبەر بە کۆی خەڵک و کۆمەلگام ئینسانێکی دڵسۆز بی. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم: ئاگادار بن کە دینداری ئەوەیە کە ئینسان دڵسۆز بێت. النصيحة، كلمة النصح للغة يعني الخلوص، واتا باكو بيقردي. الناصح يعني الخالص، يعني إنسانك باك، إنسانك بيقرد،
ئینسانێکی دڵپاک النصح یعنی ئینسان پاک و بێگرد بێت، یعنی ئینسان دڵساغ بووە دڵساغ بێت، ئەوە بریتیە لە دڵسۆزی. جا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم یەکەمیان ئەوەیە کە ئینسان دڵسۆز بێت بەرامبەر بەخوای پەروەردگار. دڵسۆزی بەرامبەر بەخوای پەروەردگار ئەوەیە کە ئینسان خاوەنی ئیخلاص بێت، ئەوەیە کە ئینسان دڵێکی پاک و بێگەردی هەبێت لە بەرامبەر خوای پەروەردگاردا هیچ خراپەیەکی لە دڵدا نەبێت، ئەوەیە کە ئینسان شاهێدی یەکتاپەرستی بۆ خوای پەروەردگار بدات، ئەوەیە کە نەفی شیرێک بکات و شیرێک لە خۆی دوور خاتەوە و لە خوای پەروەردگار دوور خاتەوە، ئەوەیە کە ئینسان هاوبەش بۆ خوای پەروەردگار دانەنێت. دڵسۆزی بەرامبەر بە خوای پەروەردگار ئەوەیە کە ئینسان فەرمانی خوای پەروەردگار جێبەجێ بکات، خوای پەروەردگاری خۆش بوێت، هەر شتێک خوای پەروەردگار خۆشی بوێت ئێمەش خۆشمان بوێت. دڵسۆزی بەرامبەر بە خوای پەروەردگار ئەوەیە کە دینی خوای پەروەردگار ڕابگەێنین لە پێناوی خوای گەورەدا دەعوە و بانگەوازکەین. دڵسۆزی بۆ خوای پەروەردگار ئەوەیە ئەوەی خوای گەورە لێی ڕازیە ئێمەش خۆشمان بوێت، ئەوەی کە دوژمنی خوایە ئێمەش خۆشمان نوێت و پشتی نەگرین و سەری نەخەین. دڵسۆزی بۆ خوای گەورە ئەوەیە کە ئینسان بزانێت خوای گەورە چی پێخۆشە ئێمەش ئەوە بکەین، فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکەین، بەرامبەر خوای گەورە خاوەنی ئیخلاص بین، یەکتاپەرست بین بەرامبەر بە خوای پەروەردگار. دووەمیان پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەوەیە کە ئینسان دڵسۆز بێت بەرامبەر بە کتابی خوای پەروەردگار، واتە بەرامبەر بە قورئان. دڵسۆزی بەرامبەر بە قورئان ئەوەیە کە ئینسان ئیمانی بە قورئان هەبێت، ئەوەیە کە ئینسان هەواڵەکانی ئەو قورئانە بەڕاست بزانێت، ئەگەر ئینسان شتێکیش عەقڵی نەیگرێت یاخود شتێکی غەیب بێ مادام قورئان باسی دەکات ئینسان بەڕاستی بزانێ و هەروەها بڕوای پێ هەبێت. دڵسۆزی بەرامبەر بە قورئان ئەوەیە کە فەرمانەکانی قورئان جێبەجێ بکەین، ئەوەیە کە قورئان بخوێنین و بیر لە قورئان بکەینەوە، ئەوەیە کە لە قورئان حاڵی بین، لە هەمووی گرنگتر ئەوەیە کە قورئان بکەینە کردار و جێبەجێ بکەین. بۆیە دایکمان عائیشە لە وەصفی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە دەفەرموون هەڵسو کەوت و خۆڕەوشتی پێغەمبەر چۆن بووە، لە وەڵامدا دەفەرمێ کانە خولوقه القورئان، خۆڕەوشت و مامەڵەی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بریتی بووە لە قورئان. بەڵێ دڵسۆزی بەرامبەر بە قورئان ئەوەیە کە ئێمە بڕوامان بە قورئان هەبێت و شوێنی قورئان بکەوین، قورئان بخوێنین و بیر لە مانا و مەبەستەکانی ئەو قورئانە بکەینەوە بۆ ئەوەی بیکەینە کردار. خوای گەورە ئەو قورئانەی بۆچی ناردووە بۆمان باز دەکات، دەفەرمێ کتاب ئەنزەلناه ئیلەیکە مبارەک، خوای پەروەردگار ئەو کتابەی بۆ ئێوە دابەزاندووە کە قورئانە، قورئانێکی پڕخێر و بەرەکەت و پیرۆزە بۆتان. بۆچی دایبەزاندووە؟ لیەدەبەڕوا ئایاتیه، بۆ ئەوەی بیر لە ئاەتەکانی بکەنەوە، بۆ ئەوەی کە بیخوێنەوە، بۆ ئەوەی کە لە مانا و مەبەستی بکۆڵنەوە، بۆ ئەوەی کە ئەو قورئانە لی تێبگەن و دواتر بیکەنە کردار، بۆ ئەوەی پند و عیبرەتی لێوەربگرن، بۆ ئەوەی شوێنی ئەو قورئانەکەون بیکەن بە کردار. خوای پەروەردگار بۆ ئەوە ئەو قورئانە پیرۆزەی بۆ ئێمە ناردووە. جا دڵسۆزی ئەوەیە بەرامبەر بە قورئان کە ئینسان ئەو قورئانەی خۆش بوێت و شوێنی ئەو قورئانە بکەوێت. دڵسۆزی بەرامبەر بە قورئان ئەوەیە کە ئینسان دیفاع لە قورئان کات لە بەرامبەر ئەو کەسانەی کە سوکایەتی بە قورئان و گاڵتە بە قورئان دەکەن. ئینسان ئەو قورئانەی خۆش بوێت و دیفاع لەو قورئانە بکات و تەبەڕای خۆی دەرببڕێ لە هەموو ئەو کەسانە کە گاڵتە بە قورئان دەکەن و کە قورئانیان خۆش ناوێت. قورئان کەلامی خوای پەروەردگارە، کەلامی خوایە، هێندە بەرزە هەر کەسێک دەژایەتی ئەو قورئانە بکات سەرنجام وەکو ئەبوو جەهل خۆی نزم دەبێتەوە، سەرنجام وەکو فیرعەونەکان دەبێتە پند و زەمانە، ناوی دەچێتە زەپڵدانی مێژووەوە. قورئان هێندە بەرزە هەر کەسێک دەژایەتی بکات ئەو کەسە خۆی نزم دەبێتەوە. بەڵام گرنگ ئەوەیە ئێمەی موسڵمان کە قورئانمان خۆش دەوێت شوێنی ئەو قورئانە دەکەوین، دیفاع لەو قورئانە بکەین و ئەو قورئانە سەرخەین، ئەو قورئانە بڵاوکەینەوە، ئەنجا ئەو قورئانەمان خۆش بوێت و شوێنی ئەو قورئانەیە بکەوین. سێم پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم دڵسۆزی ئەوەیە کە ئینسان بەرامبەر بە پێغەمبەر دڵسۆز بێت. دڵسۆزی چییە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم؟ ئەوەیە کە ئینسان بڕوای بەو پێغەمبەرە هەبێت، ئەوەیە کە هەواڵەکانی ئەو پێغەمبەرە بەڕاست بزانێت، هەر شتێک فەرمایشتی صحیح بێ و پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کرد بێت ئێمە بڕوامان پێی هەبێت و بەڕاستی بزانین.
ئەوەیە کە ئینسان ئەو پێغەمبەرەی خۆش بوێت، دڵسۆزی بەرامبەر پێغەمبەر ئەوەیە کە شوێن پێغەمبەر کەوین، ئەوەیە کە شوێن پێی ئەو پێغەمبەرە هەڵگرین، ئەوەیە کە سنەتی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم جێبەجێ بکەین و هەروەها زیندوی بکەینەوە. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت فالذین آمنوا به، ئەو کەسانەی کە ئیمان بەو پێغەمبەرە دێنن صلی الله عليه وسلم، ئەنجا وعزروه ونصروه، پشتگیری ئەو پێغەمبەرە دەکەن، پشتی ئەو پێغەمبەرە دەگرن، سنەتی ئەو پێغەمبەرە سەردەخەن، پێغەمبەر سەردەخەن صلی الله عليه وسلم، پاڵپشتی پەیامی ئەو پێغەمبەرە دەکەن. ئەنجا واتبعوا النور الذي أنزل معه، ئەو نور و ڕووناکی و کەلامە خوایەی کە پێغەمبەر هێناویەتی، کە خوای گەورە ناردوویەتی ئینسان بڕوای پێ هەبێت، خوای گەورە لە وەصفی ئەو کەسانەدا دەفەرمێت ئولائیکە هم المفلیحون، بەڕاستی ئەو کەسانە سەرفرازن، ئەو کەسانە عاقبەت خێرن، ئەوانە سەرفرازی دنیا و قیامەتن کە بڕوایان بەو پێغەمبەرە هەیە کە ئەو پێغەمبەرە سەردەخەن صلی الله عليه وسلم. بۆیە دڵسۆزی بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە ئینسان سەرمەشقی لەو پێغەمبەرە وەربگرێت صلی الله عليه وسلم، ئەوەیە کە ئەوەی پێغەمبەر لەسەری ژیاوە ئێمەش لەسەری بین، ئەوەی پێغەمبەر ڕایگەیاندووە ئێمەش ڕایگەیەنین، ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئێمەش لە ژیانی ڕۆژانەماندا جێبەجێ بکەین، ئەوە دڵسۆزیە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. چوارەمیان پێغەمبەر فەرمووی و هەروەها ئینسان دڵسۆز بێت بەرامبەر بە کاربەدەستی موسڵمانان، ئەو کەسەی کە کاربەدەستێکی بە حەقە، ئەو کەسەی کە موسڵمانە و لە موسڵمانانە، ئەو کەسەی کە ئیسلامی دەوێ و دادپەروەرە، ئەو کەسەی کە ئیسلام جێبەجێ دەکات، ئەو کەسە کە کاربەدەستێکی حەقە لە ناو موسڵماناندا، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەوەیە کە ئینسان بەرامبەری دڵسۆز بێت، واتە ئەوەیە کە ئینسان هاوکاری بێ لەسەر حەق و ڕاستی و چاکەکاری، ئەوەیە کە ئینسان ئامۆژگاری بکات بە خێر و چاکە، ئەوەیە کە ئینسان بەرامبەری ئەو کەسانە دڵسۆز بێت، بەڵام کاربەدەستێکی بە حەق بێت، ئەو کەسە موسڵمان بێت، شەریعەتی خوای پەروەردگار جێبەجێ بکات، ئەو کەسە دادپەروەر بێت، ئەو کەسە خێر و خۆشی و چاکەی خەڵکی بوێت، ئەو کەسە لە موسڵمانان بێت. چونکە ئەو کەسانەی کە دژی ئیسلامن، ئەو کەسانەی کە ئیسلامیان ناوێت، ئەو کەسانەی کە نوێژ ناکەن لە ژیانیاندا هەمیشە سەرخۆش و بێهۆشن، ئەو کەسانەی کە پێیان وایە ئیسلام بە کەڵک نایێ دەبێ بەرنامەیەکی دەستکرد بێنن، ئەوانە هەرگیز نابنە کار بەدەستوەلی ئەمری موسڵمانان. ئەو کەسەی کە نوێژ نەکاو، ئەو کەسەی کە دژە دین بێت، ئەو کەسەی کە ئیسلامی نەوێت، ئاخر بەچی دەبێتە کار بەدەستی موسڵمانان؟ کار بەدەستی موسڵمانان ئەوەیە کە موسڵمان بێت، ئیسلامی بوێت، دادپەروەری بوێت، ئەوەیە کە شەریعەتی خوای پەروەردگار جێبەجێ بکات، لەسەر شەریعەتی خوای پەروەردگار بێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئینسانی موسڵمان دەبێ بەرامبەر ئەو جۆرە کەسانە دڵسۆز بێت، هاوکاریان بێت لەسەر حەق و چاکە و نەسیحەتی و ئامۆژگاری چاکەیان بکات. ئەنجا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێنجەمدا فەرمووی ئەوەیە کە ئینسان دڵسۆز بێت و عامەتیهم، یعنی بەرامبەر بە هەموو موسڵمانێک، بەرامبەر بە هەموو کەسێک، حتا بەرامبەر بە ئینسانێکی ناموسڵمانیش دەبێ خێر و چاکەی ئەو کەسەت بوێت، دەبێ هیدایەتی ئەو کەسەت بوێت، دەبێت چاکە و خێری ئەو کەسەت بوێت. واتە بەگشتی ئینسانی موسڵمان بەرامبەر بە هەموو کەسێک دڵسۆز بێت. دڵسۆزی بەرامبەر بە هەموو کەسێک ئەوەیە کە ئینسان مسلمانی خۆش بوێت لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار، ئەوەیە کە لەگەڵ خەڵکدا ڕووخۆش بێت، ئەوەیە کە سەلام لە خەڵک کات، ئەوەیە کە خێر و خۆش و چاکەی خەڵکی بوێت. پێغەمبەر فەرمووی تەبەسسوموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە، ڕووخۆشی و زەردەخەنە و پێکەنینێکش بەرامبەر بە ئینسانێکی موسڵمان، ئەوەش خێر و چاکەیە بۆ ئینسان. دڵسۆزی بەرامبەر بە خەڵک ئەوەیە کە ئینسان ئامۆژگاری خەڵک بکات لەسەر حەق و چاکە، ئەوەیە کە ئینسان هاوکاری خەڵک بێت، ئەوەیە کە ئینسان بەڕێو ڕێگای ڕاست خەڵک ڕێنمونی بکات، ئەوەیە کە ئینسان دڵی پاک بێت بەرامبەر بە خەڵک، ئەوەیە کە ئینسان خێر و چاکەی خەڵکی بوێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لە حەق و مافی موسڵمان بەسەر یەکترەوە چییە؟ ئیذا لەقیتەه فەسەلم عەلەیه، ئەگەر بە ئەو کەسە گەیشتی سەلامی لێ بکەی، ئەگەر داوای ئامۆژگاریەکی لێکردی، ئامۆژگاری بە حەق و ڕاستی و چاکەی بکەیت. بۆیە دڵسۆزی بەرامبەر بە خەڵک
ئەوەیە کە ئینسان چاکەکار بێ و دڵی ساف بێت، ئەوەیە کە ڕێنمونی خەڵک کات بۆ چاکەکاری. دڵسۆزی بەرامبەر بە خەڵک ئەوەیە کە ئینسان عیبی خەڵک داپۆشێت، ئەوەیە کە ئینسان ئابڕووی خەڵک نەبات، ئەوەیە کە ئینسان بە دووی کەم و کوڕی برای مسلمانی خۆیەوە نەبێت، ئەوەیە کە ئینسان خەڵک نەشکێنێت، ئەوەیە کە ناو و ناتۆرە لە خەڵک نەنەی کاکە. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئامۆژگاریمان دەکات دەفەرمێ لا تەحاسەدوا، حەسادەت بەرامبەر بە یەکتر نەبن، دڵتان صاف و چاک بێ بەرامبەر بە یەکتری. ولا تەباغەضوا، و هەروەها یەکتر نەبوغزێنن، یەکتر تووڕە نەکەن. ئەنجا ولا تەجەسەسوا، پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم جاسوسی بەسەر یەکترەوە مەکەن، هەر شتێک بۆ خێرا خەبەر لە یەکتری مەدەن کاکە، عیب و عاری یەکتری داپۆشن، ئابڕووی یەکتر مەبن. پێغەمبەر فەرمووی وەکونوا عیباد الله ئیخوانا، لە کۆتاییدا دەفەرمێ هەمووتان بەندەی خوای پەروەردگار بن و برای یەکتر بن، لەگەڵ یەک چاک بن، دڵتان ساغ بێ بەرامبەر بە یەکتر. ئەوە ئامۆژگاری پێغەمبەرە صلی الله علیه وسلم بۆ ئێمەی مسلمان کە ئەو پێغەمبەرە ئەو دینە خێر و خۆشی و چاکەی ئێمەی دەوێت. بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم پێنجەم ئەوەیە کە ئینسان دڵسۆز بێت بەرامبەر بە هەموو خەڵک، خێر و چاکەی خەڵکی بوێت، دڵی ساغ بێ بەرامبەر بە خەڵک، دڵی ساغ بێ بەرامبەر بە خەڵک، دوور بێ لە هەموو حەسادەت و بوغزێک، دوور بێ لە هەموو غەشێک. ئینسان ئەوە چاکەکار بێت بەرامبەر بە خەڵک، ئەوە بریتیە لە دینداریەکی ڕاست و تەواو. فوضەیلی کوڕی عیاس دەفەرمێ ئینسانی ئیماندار عیب و عاری خەڵک دادەپۆشێت، ئامۆژگاریەکی چاک و ڕاستی ئینسانیش دەکات. واتە ئینسانی مسلمان سیفەتی ئاوایە، عیب و عارت دادەپۆشێت، نەسیحەتی ئامۆژگاری چاکەکاریت دەکات. بەڵام دەفەرمێ ئینسانی فاجیر و خراپەکار ئەو کەسەیە کە ئابڕووت دەبات، ئەو کەسەیە کە نهێنیەکانت ئاشکرا دەکات و حیا و ئابڕووت دەبات لە ناو خەڵک، ئەوە ئینسانی فاجیر و گوناهبارە دوو لە ڕووی جنابتر. بەڵام مسلمان ئامۆژگاری دەکات، عیب و عارەکەشت دەشارێتەوە لە بەرامبەرتدا، ئەو کەسە دڵسۆزە. حاتەمی ئەسەم دەفەرمێ دڵسۆزی بەرامبەر بە خەڵک ئەوەیە وەختێک کە دەزانی کەسێک لەسەر چاکەیە ئەو کەسەهان بدە لەسەر چاکە، بڵێ بەخوا کارێکی زۆر باش دەکەی، دەست خۆش بێ لەسەر ئەو چاکەیە، بەردەوام بە لەسەر چاکەکەت، نەوە کە حەسادەتی پێوە بە ئینسان. چاکەکاری بەرامبەر بە خەڵک ئەوەیە وەختێک دەبینی ئینسانێک گوناه و تاوانێک دەکات، حەرامێک دەخوات، نوێژ ناکات، بەزەیت پەیدا بێتەوە و ئامۆژگاری چاکەی بکەیت. ئەوە دەفەرمێ دڵسۆزیە بەرامبەر بە خەڵک بەگشتی. دڵسۆزی بەرامبەر بە خەڵک ئەوەیە کە ئینسان زمانی ڕاست بێ و ئەمین بێت و دەستی پاک بێت بەرامبەر بە خەڵک و بە کۆمەلگا. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەجی ماڵ ئاواییە فەرمایی شتێکمان پێ دەفەرمێت بۆ ئەوەی کە دەرس و پەندی لێوەربگرین. دەفەرمێ ئەلا ئوخبیڕکم بالمؤمن، ئایا پێتان بڵێم ئاگادارتان کەمەوە خەڵکینە کە ئیماندار کێ و ئیماندار دەبێت چۆن بێت؟ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئیماندار ئەو کەسەیە من ئەمینه الناس على ئەموالهم وأنفسهم، ئیماندار ئەو کەسەیە کە خەڵک لە بەرامبەریدا ئەمین بێت، کە خەڵک لە خۆی ئەمین بێت و لە ماڵ و سامانەکەی ئەمین بێت کە ماڵ و سامانەکەی ئەگەر کەوێتە دەستیشی نایخوات، خەڵک لێت ئەمین بێت لە بەرامبەر خۆیدا و لە بەرامبەر ماڵ و سامانەکەشدا. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەوە ئیماندارە. وفرمووی والمسلم من سلم الناس من لسانه ويده، مسلمان ئەو کەسەیە کە خەڵک لە زمانی ئەمین بێت، خەڵک لە دەستی ئەمین بێت، وەختێک کە لە لای ئەو کەسەنی لە زمانی ئەمین بیکە زمانەکەی بە خراپە ناگێڕە بەرامبەرت، وەلەی ئەمین بیکە زیانت لێ نادات، بەدەستی زیانت لێ نادات و هەروەها ماڵت ناخوات. بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئیماندار ئەو کەسەیە کە خەڵک لێی ئەمین بێت، لە دەست و زمانی ئەمین بێت، ئەو کەسە ئیمانداری ڕاستەقینەیە. بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم لە پێنجەمە فەرمووی ئەوەیە کە ئینسان دڵسۆز بێت بەرامبەر بە هەموو خەڵک. ئەوەش بریتیە لە دڵسۆزی کە ئینسان چاکەکار بێت بەرامبەر بە خەڵک، کە ئینسان خێر و خۆشی خەڵکی بوێت، کە ئینسان پێی خۆش بێ خەڵک بەرەو ڕێگای خوای پەروەردگار بێت و هیدایەت وەربگرێت، کە ئینسان چاکەکار بێ بەرامبەر بە خەڵک، کە ئینسان دڵی پاک بێت بەرامبەر بە خەڵک. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم دینداری بریتیە ئالە و پێنج شتەیە کە ئینسان بەرامبەری دڵسۆز بێت. کەواتە لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە دەگەینە ئەو نەتیجەیەی کە بڵین دینداری تەواو ئەوەیە
کە ئینسان یەکەمین شت بەرامبەر بە خوای پەروەردگار خاوەن ئیخلاص بێت، ئینسانێکی ڕاست و بێگەر بێت، ئینسانێکی یەکتاپەرست بێت و شوێن پێغەمبەر کەوێت صلی الله عليه وسلم لە بەرامبەر خوای پەروەردگاردا چاکەکار بین، هاوبەش بۆ خوای گەورە بڕیار نەدەی، ئینسانێکی یەکتاپەرست بیت، شوێن کەوتەی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم، لە کوفر و شیرک و لە هەر خراپەیەک بەدوور بی بەرامبەر بە خوای پەروەردگار. دووهەمین دینداری ئەوەیە کە ئینسان لە بەرامبەر خەڵکیشدا چاکەکار بێت، کە ئینسان دڵ و دەرونی پاک بێت بەرامبەر بە خەڵک، کە ئینسان خێر و چاکەی خەڵکی بوێت، کە ئینسان خەڵکی خۆش بوێت لە بەرامبەر خەڵکدا چاکەکار بێت لەبەر چی؟ لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار. کەواتە بەڕاستی دینداری ئەوەیە کە ئینسان هەم لە بەرامبەر خوای گەورەدا چاکەکار بێت، هەمیش لە بەرامبەر کۆمەڵگاکەیدا ئینسانێکی چاکەکار بێت. ئینسانی وا هەیە لە نوێژ و ڕۆژی هیچ عیبی نییە، بەڵام تەماشا دەکەی دراوسێکەی لە دەست و زمانی ئەمین نییە، بەڵام دراوسێکەی لە ماڵەکەی ئەمین نییە، بەڵام لە ماڵەوە لەگەڵ خێزانەکەی باش نییە، یاخۆد ئافرەتی وا هەیە هیچ عیبی نییە لە نوێژ و ڕۆژوودا، بەڵام تەماشا دەکەی دراوسەیەکەی لێ ئەمین نییە، خزمەکەی لێ ئەمین نییە، بەڵام تەماشا دەکەی بەرامبەر بە پیاوەکەی چاکەکار نییە، وا دەزانی هەر ئەوەیە کە ئینسان نوێژ کات. دینداری ئەوەیە ئینسان بەرامبەر خوای گەورە چاکەکار بێت و بەرامبەر خەڵکی چاکەکار بێ و حەق و مافی هەموو کەسێک جێبەجێ بکات. ئەوە بریتیە لە دینداریەکی تەواو و ڕاست. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆت داوات لێ دەکەین و ئەمان لێ بکەی کە هەمیشە ئیمانداری ڕاست و تەواو بین، لە بەرامبەری تۆدا چاکەکار بین و لە بەرامبەر هەموو خەڵکیشدا دڵسۆز و چاکەکار بین و ئینسانی ئەمین و ڕاست و ساغ و بێگەرد بین. یا رەبی خوایە گیان بە ئیمانەوە بمانژێنی، یا رەبی خوایە بە ئیمانەوە بمان مرێنی، یا رەبی خوایە گیان لەسەر ئەو دینە پیرۆزە بمانژێنی و لەسەر ئەو دینەش بمان مرێنی، لەسەر ئەو دینەش لە ڕۆژی قیامەتێدا زیندومان کەیەوە وامان لێ بکەی بەر لەوەی کە ماڵ ئاوایی بکەین لەو دنیاە بە خۆمان دابینەوە، مسلمانی ڕاستەقینە بین، ئەو مسلمانە بین کە خوا دەیەوێت. خوایە تۆش هیدایەتمان دەی لەسەر چاکە، لەسەر چاکە بمانژێنی و لەسەر چاکە بمان مرێنی. یا رەبی خوایە گیان لە ناخۆشی و ناڕەحەتی دەشتی مەحشەر و دۆزەخ پارێزراومان کەی، هەمومان بەیەکەوە لە بەهەشتی پان و بەرینی خۆتدا کۆ بکەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.